هەستە کوڕمەرە نانی بخۆ. دایجان نانم پێ ناخۆری دڵم هیچ نابات. دیسان نەرمینە کوڕم بە قوربانت بیدایە ئەو هەلە خۆت بکەیت باوەڕتە بێ ژیان دەفەوتێ. دایجان من چیم کردووە تەنها لەبەر ئەوەی بەڕاستی ئەو بچەم خۆشەوێ یعنی ئەو خەڵکە تێناگەم چی لەسەر من باس کردووە وایە لە مافەتاح کردووە دوو چاوی هەیە من نابینێ. کوڕی من ئەتو بە خۆت نازانی بەعزە خەڵکەکە لەسەر مردی و زیندی قسەیەکەن داخۆ کو مێشتیمان فەتاحیان پڕ کردیا چ قسەی تیان گوتیا. دایجان دایە تۆ من باشە ناسی ئەخە دایە وەرە پێم بڵێ من چ غەڵەتێکم کردووە لە ژیانما وا بیرەکەمەوە لەو ساوە دانیشت و بیرەکەمەوە. دایە تۆ بڵێ باسی ئەویان نەکردی بێ ئەوەی کەوا شەڕم کرد لەگەڵ کابرایەوەی لەسەر حەق بووم. نانە کوڕم ئەوە نییە داخۆ چیت کەیان پێگوتێ مێشتیمان فەتاحیان پڕ کردیا. دایجان ئاخر بوو ئاخر بە قوربانت بم دایە من تۆ من باشە ناسی ئاخر من چ غەڵەتێکم کردو لە ژیانم بڵێ کوڕم ئەوە غەڵەتەکەتە بەس وایە لە مافەتاح کردووە من نابینێ من کێ کردوێتی خوایە گیان بەس خۆ دەزانی. وڵی کوڕم ئەمنە تو باشە ناسم ئەوەندی ئەمن لێت رازیمە خوا لێت رازی بە قوربانیدایە هەستە ناوی خوای بین هەستە نانەکەت خۆستە هەستە بابی من هەستە. دایجان وەختیەوەی من ئەڕۆم ئێستا. چێکی کوڕم دایجان مەجالمدا ئەچمە لای نەرمین ئیشم هەیە. نەچی کوڕم نەچی ئەوانە زانن کە ئەنگۆ یەکترتان خۆشەوێ دەستم دامێنێت نەوەک مراقەبەتکەن بکوژن بە قوربانی بیدایە. دایجان من لێرە بشمرم هەر ئەچمە لای نەرمین ئەبێ من ئاخیر جار من قسەم هەیە لەگەڵ نەرمین جارێ خوا حافیز دایجان. وەرە کوڕم وەرە مەچوو خوا بە قوربان خوا بیپارێزە. سامان نەرمین هاتم بۆ دوجارێکتر ببینین هاتم پێت بڵم ئەمن لە بیرکە بابم مێشکی پڕ کرایە دەڵن نابمێت بە سامانی بکەی. نەرمین من تۆم خۆشەوێ تۆ منە ناسی من چه خراپەیەکمەیە نازانم کێ وای لە باوکت کردووە کێ قسەی بۆ باوکت کردووە بەڵام تۆ منە ناسی من چیمە. مێشکی بابمیان پڕ کردووە سامان بڕۆ بە دوای ژیانتدا. نەرمین من چارەسەرێکە دۆزمەوە ئاوا نابێت. ناکرێ سامان باوکم کە لە ڕقا واز بینە. نەرمین من بە دوای چارەسەر ئاگەڕێم ئەڕۆم قسە لەگەڵ مام حەمی دەکەم. مام حەمی چێە؟ مامە نەرمین من تۆم خۆشەوێ. سامان ناکرێ ئەو شتە بڕۆ واز بێنە با کەس نەمان بینێ. بۆستە ئەو کوتاری داری